هەمیشە کۆششەکەم بەردەوام بەبێ ماندوو بوون پرسیارەکان شیکارەکەم و بەردەوام بە دوای وەڵامە دەڕێم خۆم لەگەڵ خۆم قساکەم و کۆششیش ئەکەم بێزارم لەوەی کە بە جوانی تێناگەم کاتەکەم بە خێرایی دەڕوات و من هەست بە گۆڕانکاری ناکەم کێ نمرەی بەرزم بۆ مسۆگەرەکات وزاری ئەزمونە گەورەکە نانانانە من ناتوانم دیە کێشەی ئەوەت هەیە بە جوانی لەوانەکان ناگەیت بێزارم پەلە بکە کاتەکانت بە فیڕۆمەیە ئەی چی بکەم لەگەڵمان وەرە بۆ پەیمانگای سلێمانی و کلیلی سەرکەوتنەکانت بەدەست بێنە وا هاتم بۆ پەیمانگای سلێمانی پۆلی 12 ساڵی دیاریکردنی داهاتووی خوێندکارە بۆیە دایک و باوکی عزیز کاتە بە نرخەکەی منداڵەکەت لە دەزمەدە و ماندووبوونی چەند ساڵی بە فیڕۆمەدا بیهێنە بۆ پەیمانگای سلێمانی ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی